شروکارێکی ئابووری ئەvê mijarê danûstandinê gelkema goto pêşken Nureddin Gazî şirovekarê abûrî bi rêka Skypê ji Bexdayê li gel min e. Birêz Nureddin ev dema baş bîtin. Me behsa wê yekê kir ku hem rêjeya hejariyê ku Wezareta Plandanana Iraqê behs lê diket berûva jî gotinên Serok Wezîrê Iraqê ku rêjeya hejariyê ji setê 25 e. Yani çarêka bijîn çarêka rûnijvanên yên Iraqê rêjeya hejarî dene û li hindek ev rêje meedele çêbît gelek parêzgeha weku me gotî weku Musenna ji sedî şêst bin rêjeya hejarî de dijîn. Ev bu çi vedgerîtin? Sedema evê bilindiya rêjeya hejariyê li van navçeyan li van parêzgehên Iraqê bu çi tê vegerandin? لە سەرەتاوە ڕێز و سڵاوم بۆ ئێوە و بۆ بینەرە بە ڕێزەکانتان هەیە هەروە زۆر سپاس بۆ ئەو میوانداریە سەبارەت بە بابەت پێویستە لە سەرەتاوە دەست پێ بکەین ئابووری لەرزۆکی عێراق بە ڕاستەوخۆ پەیوەندی بەو سیاسەتەوە هەیە کە توێژی دەسەڵات پەیڕەوی دەکات. ئێمە لەو باوەڕەدان کە ئەو توێژە سیاسیە لە ماوەی دوو دەی ڕابردوودا ئەوان ڕەچاوی ئابووری خۆیان کردووە و ڕەچاوی هەروەها تەنیا گیرفانی خۆیان کردووە حەزبەکانیان کردووە و هەسامانی ئەم وڵاتەی بۆ گیرفانی خۆیان بردووە و بە هیچ شێوەیەک گرنگیان بە ئابووری گشتی وڵات نەداوە و لە ماوەی دوو دەی ڕابردوودا عێراق پشتی تەنیا بە داهاتی نەوت بەستووە بەڵام تا ئێستا هیچ نیازێکی ڕاستەقینە لەلایەن ئەو توێژە سیاسیەوە نەبووە بۆ بەرەو پێشبردننی ئابووری وڵات هەنگاو بە هەنگاو و دواتریش پەشبەستنێکی کەم لەسەر بوارەکانی دیکە هەبووە پێویستە وەک بانقی نێودەوڵەتی ئاماژەی پێدا لە مانگی سپتامبەر لە ڕێگەی ئەو راپۆرتەوە کە پێشکەشی کرد لەبارەی ئابووری عێراقەوە گوتی کە ئابووریەکی لەرزووکی هەیە. ئەم راپۆرتە ئاشکرای کرد کە تا چەندە ئەو ڕێکارانەی حکوومەتی عێراق دەگرێتە بەر لە بواری ئابووریدا چەندە لەرزۆک و بێبنەمان هەروەها بانکی ناوەندی عێراقی ڕێکارەکانی بووەتە هۆی فراوانبوونی بنکەی گەندەڵی لە عێراق و هەروەها بەهەدەرچوون و بە قاچاغبردنی ڕێژەیەکی زۆری دۆلار بۆ دەرەوە و تا ئێستا لەسەر ئاسی شەقامی عێراقی هیچ ئاماژەیەکی ئەرێنی لە ڕووی ئابووریەوە نەمان بینیوە ئەو زیانمەندی سەرەکیش لەو گەندەڵیەدا فەرمانبەران و هاوڵاتیان بوون ئەمڕۆ لەگەڵ بەرزبوونەوەی نرخی دۆلار بووەتە چارێکی ئەم موچەیەکە وەری دەگرن پێداویستیەکانیان دابین ناکات چارێکی پێداویستەکانیان دابین ناکات. ئۆکێ دیارە و ئەف داهاتێ زۆر ئەvê ku têtin gendeliye tête dizîn û kes jî nizanîtin ka kîve diçîtin. Baş e li beramber vê bû nimûne eger em behsa Herêma Kurdistanê bikin ku beşeke ji Iraqê li hikûmeta Herêma Kurdistanê her hîç nebîtin em dibînîn rojan e heftiyan e hikûmeta Herêma Kurdistanê serokê hikûmeta Herêma Kurdistanê berê binyatî ji bo gelek kargehan ji bo gelek cihên ku malgehên pîşesazî danîtin gelek projeyên li Iraqê ji bal hikûmeta federalî ve em nabînin ku projeyên yên mezin bihêne danan kargehên mezin bihêne danan demekê de ku 20 sal berîn ke 30 sal berîn ke kargehên gelek mezin li Iraqê hebûn. Ev neçûna beref arasteyekê pîşesazî li Iraqê de rêjeya hejariyê berevkî vebet û hem ئابووری عێراقی دێ بەرەفکی وێبەتن.
بەڵێ وەک جەنابەت ئاماژەت پێدا واقع لە سەر ئاستی ژێرخان لە پارێزگاکانی بە ناوەڕاست و باشووری عێراق جیاوازە لە واقعی کە لە هەرێمی کوردستان هەیە. ئەمەش چەند دۆخێک بارودۆخێک هۆکار بوون بۆ ئەمە. ئێمە ماوەیەکی دوور و درێژمان لەدەستداوە لە عێراق واتە 15 ساڵمان لەدەستداوە لە باشوور و ناوەڕاست کە ئەو پارێزگانەی باشوور و ناوەڕاست بەدەست تیرۆرەوە دەیان ناڵاند. هەروەها هیچ ژینگەیەکی سەرنج ڕاکێش نەبوو بۆ ڕاکێشانی سەرنجی وەبەرهێنەران بە پێچەوانەی هەرێمی کوردستان کە سەقامگیری و ئاسایش لەسەر ئاستێکی زۆر بەرزدا بوو لە هەرێمی کوردستان. ئەمە لەلایەکی دیکەوە ئەم هێزە سیاسیانە کاریان لەسەر بەدەستهێنانی سامانێکی زیاتریان کردووە لە ڕێگەی بۆ بژێوی حزبەکانیان. ئەگەر ئێمە باسی ساڵی 2008 تا 2010 بکەین ئەو کاتی نەوت لەو بەرزترین ئاستیدا بوو ئەو داهاتێکی زۆر یەکجار زۆری هەبوو. بەڵام ئەو هێزە سیاسیانە بە پەیڕەوکردنی سیاسەتی خۆتێرکردن و گیرفانپەڕکردن ڕێگەیان نەدا کە هیچ قازانجێکی بۆ وڵات نەبێت و دۆخی ئابووری کە خەڵکی باشوور ناوەڕاستیش فرامۆش کرا و ئێستا تەنیا لە کاتی هەڵبژارنەکاندا ئەوان بیری ئەوە دەکەن کە پارە بەسەر خەڵکدا دابەش بکەن و هەروەها دەنگی خەڵک بە پارە بکڕن و هەریەکە و بۆ بەرژەوەندی خۆی هەر 4 ساڵێک جارێک ئەم توێژە سیاسیانە ئەم حزبە سیاسیانە لە ڕێگەی پێویستیان لە میانەی پێویستیان بۆ دەنگی خەڵک ئەو پارانە بە هەدەر دەدەن و پەخشان و تەخشانی دەکەن. هەروەها ئەوان زۆرترین ئەمەش زۆرترین کاریگەری لەسەر ئابووری وڵات هەبووە. زۆر سپاس بەڕێز نوڕەدین غازی شرۆڤەکاری ئابووری بڕێکاسکای پێشبەخدا هون لەگەڵ ببوون. سپاس.